یاریەکانی پاڵەوانێتی شەترەنجی کوردستان بۆ لاوان یاریەکانی دوای 4 ڕۆژ لە بەڕێوەچوون و لانجاندانی 7 جەولە لە یاریەکانی کە بۆ 2 ئاستی خوار 12 ساڵان و خوار 20 ساڵان بوو 90 دیاریزان بەشداری تێدا کردبوو. دوای کۆتایی هاتنی جەولەی حوتەم لە مەراسیمێکدا خەوانی پلەکانی یەکەم و دووەم و سێمی هەموو تەمەنەکان خەڵات کران لە ئاستی تەمەنەکانی خوار 6 ساڵی لە کوڕان عەلی دڵشاد بۆ پاڵەوان و لە کچانیش سیدرا سۆران. لە تەمەنی 8 ساڵی لە کوڕان ئاریکار ئومێد و لە کچانیش هێلین هێمن بوونە پاڵەوان. لە تەمەنی خوار 10 ساڵانیش لە کوڕان عەبدوڵڵا عەمار و لە کچانیش پەری پشتیوان بوونە پاڵەوان. لە تەمەنی خوار 12 ساڵانیش لە کوڕان یەشار دیدار و لە کچانیش بەهرە سەمیر پلەکانی یەکەمیان بەدەستێنا. لە تەمەنی خوار 14 ساڵان لە کوڕان پۆڵە ئازاد و لە کچان بێریان سیامەند بوونە پاڵەوان. لە تەمەنی خوار 16 ساڵ ئاکار ئومێد و گەڵا محەممەد بوونە پاڵەوان. لە تەمەنی خوار 18 ساڵیش ئالان ئومێد پلەیەکەنی دەستەوەرد کرد. لە تەمەنی خوار 20 ساڵ و کۆتایی لە کوڕان ئەحمەد جەزا بووە پاڵەوان و لە کچانی ژیار بەیات. زۆر خۆشحاڵم کە توانیم لە بەتوڵی کوردستان کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان بۆ لاوان کرا خوار 20 ساڵ پلەیەکەم بەدەست بێنم بە کۆکردنەوەی 6 خاڵ. لە دوایەوەی کە هەفتەی پێشتر لە بڵی عێراق توانیم پلەیەکەم بەدەست بێنم بە هەمان شێوە لە کۆینی یاری حەڵقا بەدەست بێنم. ئاماجی داهاتوم بۆ پڵەکانی پاڵەوانیەتەکانی دەروی وادارم نەتیجەش بێنم و کۆمانە. زۆر سپاسی هەمووان دەکەم من یاریزانێکی یانەی خانزادم زۆر دڵخۆش بکە پلەیەکەم لەژێر ئاستی خۆم بەدەست هێنا و سپاسی هەمووان دەکەم.